یەکێک لە پیشەسەرچیەکانی میدیا ئەوەیەکەوە بتوانانی داخوازیەکانی خەڵک کێشەکانی خەڵک ڕووماڵ بکە ئەرچی لە پێشینەی میدیا ئەوەیە بتوانێتن ئەو داواکاریانەی ئەو کێشانەی کەوا لە کۆمەلگا هەیە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ شوێنی ڕسمی بگوازێتەوە دیارە هەموو مانگرتنەکان بە هەموو لایەنەکان ئەگەر مانگرتنێک بی لە پێناو بەرژەوەندی گشتیبی ناڕزایەتێکی کۆمەڵایەتی بیتن کەسێک ڕخنەیەکی هەبی مانی لە شتێک گرتووە لە پێناو بەدەستهێنانی شتێک پێویستە میدیاکان گرنگجی پێ بدەن و بیگوازنەوە بۆەوەی ئەم مانگرتنە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی داخوازیەکانی کەسەکە و مانگرتوان دیارە گرنگجی پێنەدانی مانگرتوانی هەدەپە بۆ ئەو دەگەڕێتەوەکەوە هۆکارەکەی بۆ سیاسیە هۆکارەکەی ئەوەیەکەوە حزب و لایەنە سیاسیەکان خاوەنی دامەزراوەی میدیایینە واتە سیاسەتێک لە پشت بەڕێوەبردننی هەموو میدیاکانەوەیە بۆیە ئەگەر سیاسەتێک لەگەڵ سیاسەتی هەدەپە یەک نەگرتەوە میدیاکانی باشووری کوردستانیش گرنگجی بە چاڵاکوان و مانگرتوان و گردبوونەوەکانی هەدەپە ناداتن. ئێمە چەندین میدیای جیاوازمان هەیە لە کوردستانیش هیچ میدیایەک نییە میدیایەکی سەر بەخۆ ئازاد بێت هەموو میدیاکان لەژێر سێبەری حزبی کار دەکەن هەر میدیای بە پێی توانای خۆی بە پێی ئەوەی کە دەتوانێت ئیش بکات لە ڕێگەی نزیکبوون و لە حزابەکان دەتوانێت کار و چاڵەکیان بگواستەوە ئەگەر بە شێوەی گشتی باسی میدیای کوردستان بکەین هەدەپە هێزێکی باکووری کوردستان کە لێرە بڵێ لقی هەیە یان بڵێ نوێنەراتی هەیە ئەم نوێنەراتیە لێرە کە لقی کردوتەوە بۆ نمونە مانگرتن دەست پێ کردووە لەم مانگرتنەدا هەندێک کەناڵ بە شێوەیەکی پرۆفشناڵ مانگرتنەکانە کار و چاڵەکیانە دەگوازنە بەڵام هەندێک کەناڵی تر کە دش بە سیاسەتەکانی هەدەپەن دش بە سیاسەتەکانی هەدەپەن یعنی بڵێ لە ڕووی حزبەوە نزیکن لە نەیارانی هەدەپە بۆیە ناتوانن کار و چاڵەکیان هەدەپە بگوازنەوە ئەگەر بێت و لانی کوردایەتی جێبەجێ بکەن ئەتوانن چاڵەکان هەدەپە بگوازنەوە بەڵام ئەگەر بێت و لانی کوردایەتی جێبەجێ نەکەن ئەوە ناتوان لەبەر ئەوەی کە نەیارانی هەدەپە لە کوردستان وجودیان هەیە.